خۆشەویستانی کورسادی و سڵاوتان لێبێ. سبەی پێنجی سێ یادی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستانە کە دەستپێک هێزی پێشمەرگەی کوردستان و جەماوەری دڵسۆز و قارەمانی ڕانی و دەوروبەری بەیەکەوە لەگەڵ هێزی پێشمەرگە پێشوەختە لە دام و دەستگاکانی ڕژێمی بەعس هاتنە دەست و هاتنە دەنگ و بۆ یەکەم جار ڕژێمی بەعس لێرە وە دەررا و ئیدی ئەمە بۆ سەرەتایەک بۆ تەواوی هەرێمی کوردستان کامە دەستکەوتی حکوومەت و پەرلەمان و دامەزراوەکانی هەرێمی کوردستانە هێڕای ئەوەی کا بەهۆی ململانی سیاسی یان بەهۆی قەیرانەکانی ڕابردوو ئەگەر نەتوانرا بێت دەستێکی باشی خزمەتگوزاری بگاتە ناوچە جیاجیاکان و بەتایبەتیش ڕانیەی دەواازەی ڕاپەڕین بەڵام ئەمە لە ڕووی ئازادی و لە ڕووی مێژووی گەلی کوردەوە مێژوێکە هەمیشە هەمونەوەکان بە شانازیەوە سەیری ئەو ڕۆژە دەکەن کە ڕانیە و ڕانیەکان و دەوروبەری بێکەوە باوەشیان بۆ هێزی پێشمەرگە کردەوە و دڕندەترین ڕژێمی ئەوەی ڕۆژیان وە دەرنا لە یادی ڕاپەڕیندا کە سبەینێ وێڕایەوەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان کە گرێکوێرەی چەند پرۆژەیەکیان کردوتەوە و پلانیان هەیە بۆ پرۆژەی زیاتریش بەڵام ئێمەش هاتوین وەک پانۆراما لە ڕاپەڕین و لە ڕانیە دەپرسین ئایا چیتر بکرێت بۆ ئەوی ئەم مێژووە هەواهەنگ لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم هەنگاو بنێت و لەکەیەک لە ڕۆژە مێژوویە جوانەکەی گەلی کووردا دروست نەبێت. پانۆرامام شەو میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز لوقمان وەرجی لێپرسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕین کاک لوقمان بەخێر بێت. سوپاس بەڕێز کاک هیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین کاک هیوا بەخێر بێت. وەژمارەی خوێندکار و گەنج و لاوی دەڤەری ڕاپەڕینیش مامۆستا سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش بەخێر بێت. کاک لوقمان ئامانجی یەکێتی لە دوای هەڵبەتە ئەوە ڕوونە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە ڕاپەڕین لەگەڵ خەڵکی دەڤەرەکە بەڵام وەستانێکێ پچڕانێکێ لە کاروانی ئاوەدانیدا پلان و ئامانجی یەکێتی بۆ تەواوکردنی یان تەکاندانێک بۆ کاروانە چیە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. سەرەتا پیرۆزبایی 33 ساڵەی یادی ڕاپەڕینی ڕزگاری کوردستان لە هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان بەگشتی و دەڤەری خۆشەویستی ڕاپەڕین بە تایبەتیەکەین سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ڕاپەڕین و تەواوی شەهیدانی ڕزگاری کوردستان دائەنەوێنین. بێگومان بۆ ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان شانازیەکی گەورەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە دانانی بەرنامەی ڕاپەڕین هەم لە پێشەوایەتیکردن و سەرپەرشتیکردنی ڕاپەڕین بەڕێبەرایەتی سەرۆکی مەزنمان سەرۆک مامجەلال ڕۆڵێکی کاریگەری هەبوو و دوجار لە سەرکەوتنی ڕاپەڕین و لە ئازادکردنی خاچی کوردستان شەرەفێکی گەورە بەر ئێمە و بەر کۆمەڵانی خەڵکی کوردستان بەخشرا کە ئەمە یەکێکە لە شانازی گەورەکانمان کە هەمیشە ئێمە شانازی پێوەکەین. تەمان ئازادی دەستەبەر بوو بەڵام ئامانجەکانی ڕاپەڕین ئەوەی کە ڕاپەڕینی لە پێناوداکرا بەداخەوە بە هۆی هاتنە پێشەوەی کۆمەڵێک هەلومەرزی تایبەتی لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم لە ئاستی داوا و داخوازی ئێمە تاکو ئێستاش ئەو ئاوات و ئامانجانەی کە خەڵک لە پێناوی ڕاپەڕی و یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگە قارەمانەکان و شەهیدەکانمان جانیان لە پێناو بەخشی ئەتوانم بڵێم هێشتا لە ئاستی پێویست و داخوازی ئێمە نهاتوونەتە دی. ڕانیە یەکێکە لەو شارانەی کە هەمیشە ئەبێ بە شانازیەوە باسی بکەین کە شەرەفی دەواازەی ڕاپەڕینی پێبەخشرا ڕانیە بوو بە ئیدارەی سەربەخۆ دەڤەری ڕاپەڕین بوو بە ئیدارەی سەربەخۆ بە قەڵاتزە و حاجیاوە و چوارقوڕنە و شار و شارۆچکەکانی تر لەم سنوورە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بەڵام خواستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیەکەوە خزمەتی زیاتر و زیاتری ئەم دەڤەرە بکە. ئەم دەڤەرە لە ڕووی قوربانیدان لە ڕووی خەبات و تێکۆشان لە پێشەوەی دەڤەرەکانی ترە خاوەنی زیاتر لە 5,000 شەهیدی سەنگەرە کە لە پێناو ئازادی ئەمڕۆدا جانیان بەخشووە و هەر لووتکە شاخێک دەوەنەدارێک لەم دەڤەری ڕاپەڕین ببینی شوێنێک نییە سوور نەبێ خوێنی ئاڵی شەهیدەکانمان کە ئەمە ڕەنگە بە ئاسانی پاداشتی ئەم خەڵکە قارەمانێتی ئەم خەڵکە و تێکۆشانی ئەم دەڤەرە نەدرێتەوە. بۆیە ئێمە وەکو حیزب لەم دەڤەرە
کە ئەرکمان داکۆچیکردن و دیفاعکردن لە مافی هاوڵاتیان و خەڵکی ئەم دەبەرە هاوشان لەگەڵ ئیدارەی خۆجێیی ناوچەکە هەموو جوهد و توانەکانی خۆمانە خەینەگەڕ بۆ ئەوی هەردوو لامان پشتیوان و هەماهەنگ و هاوکاری یەک بین بۆی لە ئاستی دا و داخوازەکانی خەڵکی ناوچەکە بین. ناتوانین بڵین هیچ نەکراوە بۆ دەڤەرەکە، کاری گەورە کراوە، بەڵام هێشتا ئەم دەڤەرە پێویستی بە خزمەتی زیاتر و زیاتر هەیە. چەند پرۆژەیە کە لە ڕابردوودا وەکو خۆشت لە دەستپێکی بەرنامەکە ئاماژەت پێکرد و جەنابی کاقوبادی شارەتی پێکرد، ئەکیدم برای بەڕێزم کاکیواش قسەی هەیە لە شەریمەڵێن شۆفلەکانی بافڵ گەیشتۆتە ڕانی ئەوە ئەو مۆزوعاتی لە ڕاستیدا ئێمە لە دوای دەست بەکاربوونمان وەکو مەسئولی مەڵبەندی ڕاپەڕین و لە دیدارێکمان لەگەڵ جەنابی سەرۆک بافڵ، دوایش دیدارێکچی هەردوو لەگەڵ برای بەڕێزم کاکیوە لەگەڵ جەنابی کاقوباد دانیشتین و سەبارەت بە پرۆژەکانی خزمەتگوزاری لە دەڤەری ڕاپەڕین داوا داخوازەکانی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین گفتوگۆمان کرد بە سوپاسەوە. هەردوو بەڕێزیان هەم جەنابی سەرۆک بافڵ پشتیوانی تەواوی بۆ دەربڕین و هەم جەنابی کاقوباد دەستی کردینەوە بۆ ئەوەی کە بتوانین هەموو ئەو گەری شوێرانی کە تایبەتە بە پرۆژە خزمەتگوزاریەکانی دەڤەری ڕاپەڕین هەنگاوی بۆ بنین. خۆشبەختانە توانیمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و هەموو ئەو خاوەن مڵکانی کە پێشووتر بووبوونە ڕێگر لە بەردەم جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بە دانیشتن و گفتوگۆ قەناعەتی هەردوو لامان بێ بۆ ئەوی بتوانین ئەم پرۆژانە تەواو بکرێن. بێگومان ئەمە هەنگاو دەستپێکی یەکەمە بۆ ئەوەی لە داهاتوودا هەوڵ بدەین هەموو جوهدێک ئەخەی نەگەڕ بەداخەوە قەیرانی دارایی بەرەوشی وڵاتەکەمانی گرتووە، بەڵام هەوڵ ئەدەین بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ لاستی داوا و داخوازی هاوڵاتیانی ناوچەکە دابین و هەمیشە وەکو داکۆچیکارێکی سەرسەختی داخوازەکانی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین بێگومان دەڤەری ڕاپەڕین بە پشدەر و بە چوارقوڕنەوە بە حاجیاوە و بە نەحیەکانی تریشەوە بە بەری مەرگە و بە بنگردیشەوە بەڵێ ئەمە ئەرچی سەرشانی خۆمان نەزانین کە خزمەتکاری خەڵکی تێکۆشەری دەڤەری خۆمان بین کە دەڤەری ڕاپەڕین. زۆر باش کاکمان سوپاس دەکەم کاکیوە. ئەرچی جەنابەت قورسە دووجار جارێک هەموو یەکەی داریەکان بەهۆی و قەیرانەوە ڕوبەڕووی ڕەخنە و سەرنجی هاوڵاتیان بوونەوە. دووەم جەنابەت لە ناوچەیەکی زیندوو قارەمانەوەی کاگوڵقمان باسی کرد کە ڕانیەیە و سەرپەرشتیاری دارە ڕاپەڕینی. ئەمە چی بە تۆ بەخشیوەوە، چی بۆ دروست کردووە، چی هیوا و ئامانجێکتان هەیە بۆ ئەو دەڤەرە سەرسەوزە؟ زۆر سپاس بەخێرهاتنتان دەکەم بەخێربێن بۆ شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین. دەمەوێت سەرەتا پیرۆزبای 33 ساڵیادی ڕاپەڕی نمەزنەکەی بەهارینەوە تویەک کە 5 لە شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین دەستی پێکرد لە کەسوکاری سەربەرزی شەهیدان بکەم لە پێشمەرگە قارەمانەکان لە سەرجەم خەڵکی کوردستان و خەڵکی دەڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی تایبەت سەری ڕێزوونەوازش بۆ شەهیدانماندا دەنوێنین، شەهیدانی ڕاپەڕین و هەموو ئەو تێکۆشەرانەی کە لە ڕۆژانی ڕاپەڕیندا دەور و کاریگەری زۆریان هەبوو و سەرجەم شەهیدانی کوردستان. دیارە بۆ من شەرەفێکی گەورەیە کە لە ماوەی ڕابردوو بەرپرسیارەتێکم ڕۆبەڕوو کراوەتەوە لەوەی کە خزمەتکارێکی خەڵکی دەڤەری ڕاپەڕین بم. من پێم وایە بۆ هەر کەسێک شانازیە کە بتوانە ڕۆژێک لە ڕۆژان لەو دەڤەرەدا کار بکە و خزمەتی خەڵکی دەڤەری ڕاپەڕین بکات، چونکە خەڵکی ڕاپەڕین هەروەکو کاگوڵقمان باسی کرد لە سەرجەم شۆڕشەکانی گەلی کوردستان دەور و کاریگەری زۆری هەبووە لە شۆڕشی شێخ مەحموود و لە دروستکردنی یەکەم دەوڵەتی کوردی لە کوردستان خەڵکی ڕاپەڕین دەور و کاریگەری زۆری هەبووە و دواتریش لە سەرجەم شۆڕشەکاندا ئێرە لانکە و شوێنی حەوانەوەی پێشمەرگە و خەڵکی دەڤەرەکەش زۆرترین قوربانی و قارەمانیەتی نواندووە لە سەرجەم شۆڕشەکان تا ڕاپەڕی نەمەزنەکەی بەهارینەوە توێر و دوهەمینیشیان کە شەڕی داسەپا و نەگریسی داعش بوو کە زۆرترین قوربانی دەتوانم بڵێم خەڵکی ئەو دەڤەرە بوو کە سەروی 170 شەهید تەنها لە شەڕی داعشدا خەڵکی دەڤەری ڕاپەڕین بووەوە لە کۆبانێ تاوەکو کۆباشێ خەڵکی ڕاپەڕین قارەمانیتی تێدا نواندووە و شەڕی تێدا کردووە و بە دڵنیایی ئەوەی کە جێگەی نیگەرانیمانە لە دۆخێکدا ئێمە بەرپرسیارەتیمان ڕۆبەڕوو کراوەتەوە کە زۆر قورسە زۆر ئەستەمەوە پێم وایە هیچ کەسێک حەسوودی پێوە ناوە لە کاتی ئێستادا کە بەرپرسیارەتی بە تایبەتی بەرپرسیارەتێکی حکومیت هەبێت کە لەدا ساڵی ڕابردوو بە شێوەیەکی بەردەوام قەیران بە قەیران سپێردراوە، کێشە بە کێشە سپێردراوە لە هەرێمی کوردستان و ڕاپەڕینیش بەدەر نەبووە لەو گرفت و کێشە و کەم و کوڕیانی کە هەبوو ئەگەر بەشی شێریشی بەرنەکەوتوێ. بڕینی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان
شەڕی نەگریسی داعش پەتای کۆڕۆنا دابەزینی نرخی نەوت و دوهەمینیشیان ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کە بەداخەوە لە ماوەی ڕابردوو ئێمە دوای 5 مانگ لە پرۆسی خوێندن توانرا جارێکی تر پرۆسی خوێندن لەو دەڤەرەدا دەست پێ بکاتەوە کە ئەوە کاری سەرەتایی هەر حکوومەتێکە کە بۆ هاوڵاتیەکانی خۆی خوێندنیەکی باش و تەندروستیکی باش فراهەم بکات. بەڵام ئەوەش نەبێتە هۆکاری ئەوەی کە دەستەوەستان دانیشین لە بەرامبەر قەیرانەکاندا چۆک دابدەین، بەڵکو ئەوەش وەکو کاگڵقمان باسی کرد یەکتیمی لێرە و تەبایی و یەکڕیزی نێوان دام و دەستگاکانی حکوومەت و لەگەڵ هێزی سەرێکی بەڕێوەبەری ئەو سنوورش پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ئەو واقعەکە کە هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دەڤەرە هێزی یەکەم و حکومڕانە و ئەگەر پێکهاتەی حکوومەتی خۆجێژ لە دەڤەرەکەدا لایەنی ترتیدا بەشدار بن، بەڵام خەڵک هەمیشە گلەی و ناڕەزەیەکانی و داواکاریەکانی ڕوبڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکاتەوە. بۆیە یەکتیمی ئێمە بەیەکەوە توانراوە کاری زۆر باش بکرێ و پلان و بەرنامەی زۆر باش دابدرێت بۆ سەرجەم دەڤەری ڕاپەڕین دیارە پرۆژەی کاگڵقمان باسی کرد کاکیوە مەسەلەن من هەندێک لە کۆمنتانم بینیوە کە بەشێکی باسنەوەکەن ئەمە ئەرکە ینی دەبوو جێبەجێ بکرێ و بەشێکیش دڵخۆشە دەستخۆشیەکە ئەمە لە چیەوە هاتوو مەسەلەن کردنەوەی گرێکوێرەیەک ئاوا هاوڵاتیان دڵخۆش بکە. ئەرکی حکوومەتە کە خزمەت بە هاوڵاتیەکانی خۆی بگەێنێ ئەوە هیچ ئیمتیازێک نییە کە بە خەڵکی دەدەی بەڵکو ئەرکە و لەسەر شانمانە کە جێبەجێ بکەین. بەڵام لە کاتێکدا کە خەمخۆری و دڵسۆزی سەروی خۆت دەبینی بۆ دەڤەری کە تو کاری تێدا دەکەی. هەروەکو کاگڵقمان باسی کرد ئیسراری سەرۆک بافڵ بۆ ئەوەی کە ئەو خزمەت گوزاریان ئەو پرۆژانەی کە لەو سنوورەدا گرفت و ئاستەنجیان لە بەردەمە تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاست پێدراوە کە پێویستە ئەو گریجێرانە بکرێتەوە گرفتەکان چارەسەر بکرێت. خەمخۆری و پەرۆشی کاقوبات بۆ دەڤەری ڕاپەڕین، ینی ئەگەر لە ماوەی سێ هەفتەی ڕابردوو کە ئێمە لە دوهەمین دیدارمان لەگەڵ کاگڵقمان لەگەڵ کاقوبات ڕاستی ئەگەر ئیسرار و ئەگەر پشتیوانی و دڵسۆزی ئەو نەبووە بۆ ئەو دەڤەرە خۆشەویستی کاقوبات نەبووە بۆ دەڤەری ڕاپەڕین لەوانەیە چەند ساڵی تر تەنها نیشپین لە یادی ڕاپەڕین و لە هەموو یادە و بۆنەکانی تردا باسی ئەوەمان کردبایە بەداخەوە قەیرانی دارایی بۆ ڕێگر و ئەستەمە لە بەردەم تەواوکردنی دووسایدی ناوڕانیە پرۆژێ ئاوی دەربەندی ڕانیە 6 مەتریەکەی قەڵاتزێ ڕێگەکەی دۆڵی سێوەی قیرتاوکردنی گوندەکانی بناری قەندیل گرفتە هەرە گەورەکەی ئێستامان کە ڕۆ ڕوان دەبێتەوە خەڵکی ئەزیزی خۆشناوەتی کە خەڵکێکی ماندوو تێکۆشەر قارەمان خاوەن شەهید لە ساڵی ڕابردووە بە مەبەستی چاکردنی ڕێگەکەیان پرۆژەیەک دەست پێکراوە لەوێ بەداخەوە ئێستا ئاستەنگ و گرفتی زۆر بۆ خەڵکی تێکۆشەری ئەو منتقی دروست بووە. بەڵام خەمخۆری و دڵسۆزیەوە من ئاگادارم و من ئەو ڕۆژە بیستم ئەو پرۆژەیە بەشێکی دەکەوێتە سنووری ڕاپەڕین و بەشێکی لە سنووری پارێزگای هەولێرە، بەڵام کۆی پرۆژەکە وەکو سەرپەرشتیکردن و دابینکردنی بودجەکەی لە بەڕێوەبەرایەتی گشتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردنی هەولێر و ڕێگاوبانی هەولێر سەرپەرشتی ئەو پرۆژەیە دەکاوە پێویستە پارەی نەختینەکەی لە هەولێرەوە بۆ دابین بکرێت. بەڵام لە نووسینگەی بەڕێز کاقوبات باز لەوە کراوە کە بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ بانکەکانی هەولێر لەگەڵ بانکی هەرێم لە هەولێر لەسەر خەتن بۆی بتوانن سیولەی نەقدی بۆ ئەو پرۆژەیە دابین بکرێت بۆی ڕێگەی بالیسان چاک بکرێتەوە قیر بکرێتەوە ئەو گرفتەی کە هەیە لە بەردەم لا ببرێت. 6 مەتری قەڵاتزێ ئەرچی تەواو نەکراو هەیە لێرە بەڵێ ئەرچی تەواو نەکراو هەیە، ینی تو کە دەی زوم دەخەیە سەر دووسایدینەوە بازاڕی ڕانیە وەک چەند پرۆژەیە کە لە ڕانی ئاستەنگ بوون لە بەردەمیاندا هەبووەوە. بەڵام پەرۆشیەکەی کاقوبات پەرۆشیەکەی هەموو لایەک تەنها لەو پرۆژەیەدا خۆی نابینێتەوە لە هەموو ئەو گرفت و ئاستەنگانەی کە لە بەردەم ئیدارە ڕاپەڕین لە سنووری ڕاپەڕیندا هەیە خۆی تێدا دەبینێتەوە. هەموو لایەکمان دەبینین کە لە زۆربەی هەرە زۆری شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان پرۆژەی چەقبەستوو هەیە و دەمێکە پێوە دەناڵێندرێەوە تەواو نەبووە. بەڵام ئەو بەدەمەوە هاتنەی کە بۆ ڕاپەڕین هەیە ئەوە جێگەی ڕێز و تەقدیرە، ئەوە جێگەی ئەوەیە کە ئینسان هەست بکە کە سەرباری هەموو ئەو دۆخەنە هەموارانەی کە ڕۆبەڕووی دام و دەستگاکانی حکوومەت دەبێتەوە لەو دەڤەرێ، بەڵام پشتێک هەیە کەسێک هەیە کە لە پشتمانە و بەخەممانەوە بەدەممانەوە دێ کە ئەویش خودی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کاقوبات تاڵەبانیە. زۆر باشە ژمارێک لەو گەنج و مامۆستا و کە خوێنکار لێرن بە ئەوانش قسە بکەن لە یادی ڕاپەڕین بزانم هەم سەرنجیان هەم ڕەخنەیان هەم لەو ڕۆژە مێژوویەدا چی دەڵێن. فەرموو مایکت نزیکە. سڵاوتان لێبێ ئێوارتان باش. ئێوارەی بەڕێستان. من پەرژین سلێمان چالاکوان و ڕۆژنامەنووس لە سنووری ئیدارەی ڕاپەڕین.
پیرۆزبایی و یادی ڕاپەڕینتان لێ دەکەم لەسەر جەمگەلی کوردستان و دەستخۆشیم بۆ هەردوو هەڤاڵان کاک لوقمان و کاک هیوا. لێرۆ من داواکارم لە هەردوو بەڕێزان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئێوە پێشەنگن، دەسەڵاتی یەکەم ئەوانن، دەتوانن چۆن ڕاپەڕین پێشەنگ بوو بۆ سەرجەم گەلی کورد بوو بە خۆشببختی، دەتوانن بە هەمان شێوە بۆ ڕاپەڕین بۆ سنوورەکەمان ببنە هۆکاری ئاوادانی واتە شەڕمان بۆ بکەن، وەک چۆن دەستیان بە شەڕەکە کردووە بەردەوامیش بن. وەکو هەمومان دەزانین دەڤەری ڕاپەڕین کۆمەڵێک گەنج ڕوو لە هەندەران دەکات، کۆچی گەنجان لە سنوورەکەمان زۆر زۆرە. ئێمە وەکو ڕێکخراوێکمان هەیە لێکۆڵینەوەمان لەوە کردووە کە زۆرترین گەنج لەو سنوورە کۆچی کردووە بە هۆکاری نەبوونی هەلی کار. ینی داواکارم لە کاکیوا بە تایبەت کە کەرتی تایبەت لە سنوورەکە بایەخ پێ بدرێ، ئەوەش بە کاکیوا دەکرێت کە دەتوانێت لە هەولێر لە سلێمانی ئەو کەرتە تایبەتانی کە لەوێ هەن بەڵێنەرەکان دەتوانن لێرە داوا بکەن. وە چەندی ڕێکخراوی بیانی هەیە دەتوانێت فۆند بدا بە شوێنەکان، بەڵام نایدا بە ئێرە لەبەرەوەی لە هەولێر و ئێرە بە ڕێدلاین ناسراوە، ینی بە هێڵی سوور لەبەرەوەی لێرە پەکە نزیکە و چەند شوێنێکیکە وایان ناساندۆ کە سنوورەکەمان گونجاو نییە بۆ پرۆژە بەداخەوە ئارامیەکی زۆر هەیە. ئێمە وەکو ڕێکخراو توانیمانە بەشێک لە ئەڵمانیەکان بەشێک لە ئەمریکیەکان هاوکارمان بوون لێرە ئیشیان کردو کە خۆیان هاتوون ئەمەیان بینیەوە بۆیان دەرکەوتووە کە ئەمە وان نییە. جا بۆیە داواکارم لە کاکیوە کە بەردەوام بێت و بتوانێت هاوکار بێ بۆم داواکاریانە. لە یادی 33 ساڵەی ڕاپەڕین پیرۆزبایەکی گەرم بە خاتونەکان پێشتر قسە بکەن وانە بابی سەلمێ لە ڕانیە ژنان باڵا دەستن. لە یادی 33 ساڵی ڕاپەڕین پیرۆزبایەکی گەرم لە جەماوەری خۆشەویستی شاری ڕانیەوە کە سوکاری شەهیدانی سەربەرز دەکەم و سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوردستان بە تایبەتی ڕاپەڕین کە ئەم ڕۆژانەیان بەرهەمهێنا. من وەکو ژنێک زۆر دەستخۆشی لە کاک لوقمان و کاکیوا دەکەم کە دەبینم هەنگاویان ناوە بۆ پرۆژەی خزمەتگوزاری بۆ ئاوادانکردنەوە کە جێگەی دەستخۆشیە، بەڵام لە هەمان کاتیشدا دەڤەری ڕاپەڕین دەڤەرێکی فراوانە قوربانی داوە. پێویستە زیاتر و زیاتر خزمەت بکرێت، زیاتر پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بکرێت بە تایبەتی کەرتی تەندروستی. دەبین ڕۆژانە هاوڵاتیانمان بەدەست خراپی کەرتی تەندروستیەوە دەناڵێنن، پێویستە زیاتر و زیاتر بڵێم گرنگی پێ بدرێت. و هەروەها من کاکزانات تێبینی شتێکم کردووە لە یادی ڕاپەڕیندا، ئەویش ئەوەی ئێمە ڕاپەڕینی هەمومانە، ڕاپەڕینی هەموو کوردە پێویستە هەموو کوردێک شانازی بە ڕاپەڕینەوە بکە، بەڵام جێگەی داخە سەرۆکی حکوومەت تا ئێستا لە یادی ڕاپەڕیندا بەشداری نەکردووە لەگەڵ ئێمە و هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری پێشکەش بە شاری ڕانیە نەکردووە. وەکو ئێمە وەکو گەنج کە ئەما دەبینی زۆرمان پێ ناخۆشە، چکەن ڕاپەڕینی هەمومانە. ئێمە پێمان خۆشە وەکو کوردێک ڕەفتار بکەنەوە وەکو لایەنێکی حیزبی. ئەوەی کە دەیبینی لە دەڤەری ڕاپەڕین خزمەتگوزاریەکان ساوزکردنی شارەکەمان هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان کردوویەتی. بە سوپاسەوە ئێمە دەتوانین بڵێن توانیمانە کە هەنگاوی باش بدەین. ئەو پرۆژەی دووسایدە بۆ ئێوەی دڵخۆش کرد کە بە ئیسراری کاک لوقمان و کاکیواوتیان بە ئیسراری سەرۆک بافڵ و کاقوبات بووە. بەڵێ بێگومان جێگەی دەستخۆشی و ڕێز و تەقدیرە لەبەر ئەوەی ئەم دووسای پرۆژەیە پێویست بوو بکرێت، زەرور بوو بکرێت. کاقوبار و کاک باڤڵ لە ماوەی ڕابردوودا هەر ئەوەنا چەندەها کاری باشیان کردو بۆ ئەم شارە، چەندەها کاری دیاریان کردو بگرێ بۆ هەموو کوردستان هەوڵیان داوە، بە تەنیا بۆ شاری دەڤەری ڕاپەڕین نا، لە هەر شوێنێک کەم و کوڕیەکە بوو بێ، لە هەر شوێنێک کە شینێکە بوو بێ ئەوان فریا کەوتون و شارەکەیان جوان کردو. بەڕاستی من دەستخۆشیان لێ دەکەم، سوپاسیان دەکەم کە بەردەوام لەسەر چیتر بکرێ بۆی لە ئازی دوێتی ئەو دەڤەرە و قارەمانی قوربانی ئەو خەڵکەیا بێت. پرۆژەکانی خزمەتگوزاری دروستکردنی هەلی کار بۆ گەنجانمان زۆر زەرورە لەو دەڤەرە، چکەم دەبین ڕۆژانە وەکو پەرژین خانیش باسی کرد گەنجانمان ڕوو لە هەندەران دەکەن بۆ هۆی بێکاریەوە دەناڵێنن و زیاتر گرنگی بەژنان بدرێت و هەلی کاریان بۆ بڕەخسەندرێ بێنرێنە پێشەوە لە هەموو کایەکانی سیاست و کۆمەڵایەتی حیزبایەتی لە هەموو ئەوانەدا بەشداریان پێ بکرێ بۆی زیاتر و زیاتر بتوانن بەرەو پێش بڕۆین، خۆمان بناسێن، چکەن دەڤەری ڕاپەڕین دەڤەرێکی سەوزە، دەڤەرێکی جوانە، لانکەی شۆڕشە، بۆیە دەڤەری ڕاپەڕین لە ناو هەموو شارەکان دیارە. دەستخۆش جاگەرمای کە بۆ گازنەوە بۆ ئەوێ فەرموو.
سەرەتا بەخێراتنیەوە کەم بەخێراتنی بەڕێز کاکڵقمان لێ بسای مەڵبن 24 خسی ڕاپەڕین بەڕێز کاکی وا سەرپێشە ئیدای ڕاپەڕینەکەم و بەبوونێ 33 ساڵی یادی ڕاپەڕین پیرۆزبای خۆم ئاراستەی هاوڵاتیان هەرێمی کوردستان و بە تایبەتیش خەڵکی دەڤەری ڕاپەڕین و بە تایبەتریش کە سوکای سەربەری شەهیدانەکەم دیارە من دەستخۆشی لە سەرۆک بافەجەلا تاڵەبانی و بەڕێز کاک قوبا دەکەم و بە تایبەتیش بەڕێز کاک لوقمان و کاکی وە بەڕاستی کا وەرخیان گرتە ئاستۆ دوو گرێ کوێرەی دەڤەری ڕاپەڕینیان کردووە بەڕاستی چەند ساڵێکە بەڕاستی کە باسەکرێ لە کەناڵەکانی ڕاگەاند و ئەوانەدا و من هیوادارم بەڕاستی پرۆژەی زیاتری بە دوادا بێت و دڵنیاشم لە سەردەستی بەڕێز کاک لوقمان و کاکیوا بە هاوکار و پاڵپشتی سەرۆک باوڵ و کاقوبان نەخۆشخانەی 400 قەڵەوێرەکەی ئینشاءالله تەواوەکرێت بۆیە من بەڕاستی لەو کاتێک کە بڕیار دراوە هەم دوو سایدی سەرکە بکەن و هەم ناوبازار بەڕاستی لە ناوچین و توێژەکاندا ڕەنگی داوەتەوە بەڕاستی کاک لوقمانش ئاماژە پێکرد لەگە کاکیوە یەکێتی شما کوردستان هێزی یەکەمە سەرجەم چین و توێژەکان بە تایبەتی هاوڵاتیان دەبێت ڕاپەڕین چاویان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە خزمەت بکات و بەڕاستی ئەو زانکۆی ئێمە تێیدا ئێستا بەرنامە پێشکەشەکەین بەڕاستی ڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی یەکەمە ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بەڕاستی یەکێتی هەتا ئێستا زۆر پرۆژەی بۆ خەڵکی دەبەری ڕاپەڕین کردووە زانکۆی ڕاپەڕین کە یەکێکە لە بەرهەمی خوێنی شەهیدان لەسەر بڕیاری سەرۆک مامدەلە دامەزراوە بەڕێستا ئاگادارن لە ڕووی ئابووری لە ڕووی گەشە سەندنەوە گرنگێکی زۆری بەخۆ بینیوە بۆیە من هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان کە چۆن لە ڕابردوو لە شار و لە شار خزمەتی کردووە ئێمە وەکو خوێندکاران و مامەسان و فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین و بەگشتی لێرە گەشت بینین دوای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان توانی متمانی خەڵکی کوردستان بجێڕێتەوە بۆ خۆی و ئەو بڕیارانێک کە ئێستا ئەدرێت وە لە ڕابردوو لە داهاتووشدا ئەدرێت هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری گشتگیری داوە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان چیتر بکرێت کاک زریان بۆ خزمەتی ئەو ناوچەیە بۆ گەنجان بۆ چاوتان لە چیە کە ئەگەر یەکێتی بێگەر حکوومەت بێ بۆتان بکە بەڕاستی کۆمەڵێک پرۆژەی گشتی بکرێتەوە بۆ نمونە کۆمەڵێک سانتەری ڕۆشنبیری بکرێتەوە وە کۆمەڵێک یعنی چێشتخانەی گەورە بکرێتەوە بۆی ببێتە داهات و هەم هەلیکار بڕەخسێندرێت و بە تایبەتیش کۆمەڵێک سنتەر بکرێتەوە سنتەری ڕاهێنان بۆ نمونە وەک هەولێر و سلێمانی بۆیە داواکارم لە بەڕێز لە کاک لوقمان و کاکیوا دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی زۆر مادبوون ئەو ماوەی پێشتریش هیوادارم ئەو پرۆژانەی کە ئێمە کۆمەڵێک گەنجمانێ بەڕاستی بێکارە هەموویشان چاوێن لە یەکێتی نیشتیمانی کوردستانە هیوادارم کە چۆن لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتی کردووە لە داهاتووشدا خزمەت بکات. دەستخۆش مامۆستا باش فەرموو ئێوارەتان باش ئێواری بەڕێستا میوانە بەڕێزان باز بۆ توشمەوە سەدانە دیارە ئێمە ئەگە باسی ڕاپەڕین بکەین لە مێژووی 100 ساڵی نەتەوەی کورد هیچ ڕووداوێک بەقەدەر ڕاپەڕین کاریگەری و گەورەی بۆ کورد یان چۆن دەڵێت دەستکەوتی بۆ کورد لێ نەکەوتوتەوە لە یادی ڕاپەڕین تا پێش هەموو شتێک سەری ڕێد و نەوازێش بۆ شەهیدانی ڕاپەڕین و تێکرا شەهیدانی کورد و کوردستاندا دەنوێنی و چۆن دەڵێت دەستی لەسەر سینگ بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان کە ئەوان ئەرکی قورس و ماندووبوونی قورس و زەربەی قورس بەر ئەوان کەوتووە پێش هەموو شتێک دەبێت ڕێزی تەواو ڕێز و نەوازشمان بۆ کەسوکاری شەهیدان هەیە دیارە ئێمە وەک پێشتری شاڕم پێکرد ڕاپەڕین چۆن دەڵێ وەرچەرخانێکی گەورەی بوو لە مێژووی گەلی کووردا و دەستکەوتی گەلە گەورەشی بۆ گەلی کورد هێناون بەڵام بەداخەوە لە دوایی وەک جەنابەت لە دەستپێکی بەرنامەکەدا ئیشارەت پێکرد ڕاپەڕین ڕاستە ئازادی بۆ گەلی کورد فەراهم کردووە بنیادناوە بەڵام ئامانجەکانی ڕاپەڕین هەمووی بە خۆی جێبەجێ نەکراوە دیارە هۆکارەکانی کە باسی ئەوەی بکەین ئامانجەکان بۆ جێبەجێ نەکراوە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە ڕۆژی یەکەمی ڕاپەڕینەوە لە پێش ڕاپەڕینیشەوە کە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن بووە بۆ دوای ڕاپەڕینیش دیارە بەویست و خواستی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و سەرۆکی خوا لێخۆش بوو سەرۆک مامجەلال هەموو شتەکان وە خۆی جێبەجێ نەکراوە کۆمەڵێک ڕوودا و کارەساتی نەخوازرا و هاتە پێشێ ئێستا لە کاتێکدا یادی ڕاپەڕین دەکەینەوە بارودۆخی هەرێمی کوردستان لە دۆخێکی چەقبەستووی زۆر ناومێددایە تاکە تروسکەی ئومێد و هیوا لە ئێستادا جوڵەکانی سەرۆک باوەڵن ئەو جوڵە سیاسیانەی کە ئێستا سەرۆک باوەڵ دەکات دەتوانم بڵێم لە 34 ساڵی یادی ڕاپەڕیندا بەقەدر ئەو دوو ساڵە نەکراوە بە جۆرێک لە جۆرەکان یادی ڕاپەڕین بکرێتەوە پارکە خودی سەرۆک باوەڵ و تیمێکی یاوەری بەشداری
یادی ڕاپەڕینیان کردەوە لە بەردەمی باڵبان وەرچەرخانێک بوو هەستانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاروانە لەو کاتەوە دەستی پێ کرد ئەم ساڵ کە لە ساڵ ڕۆژی بڵێن 5 دیسان دووبارە ساڵ ڕۆژی یادی ڕاپەڕینە ئەم جارە بە هەنگاوی حەمەلی بە هەنگاوی کردداری دەستی پێ کردووە زۆر سپاسی کاک لوقمان و کاکیوا و لەسەروی هەمووشیانەوە سەرۆک باڵ و کاک قوبادیژیان ڕۆڵ کاریگەری گرنگیانە بووە بەڵام پێشتری شاڕم پێ کرد لێرەوە داوا دەکارم لە سەرۆک باڵ ئەو جوڵە سیاسی کە ئێستاوە کاریزمایەکی سیاسی دەرکەوتووە بووە بە ئومێد و هیوا نەک بۆ باشووری کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان زیادەڕەوی نەبێ لەبەرەوەی وەک پێشتری شاڕم پێ کرد ئێستا وازی کوردستان لە دۆخێکی شەق بەسوودایە ئەو جوڵە سیاسیانەی سەرۆک باڵ هیوا ئومێدیان لێبەدی دەکرێت لێرەوە داواکارم لە بەڕێزیان چۆن لە دەبەری ڕاپەڕینەوە کۆمەڵێک هەنگاوی گرنگی ناون ئەو هەنگاوە گرنگانە بۆ سەرتاسەری کوردستان بگوازێتەوە کە دڵنیاشم دایانگوازێتەوە بەڵام بە تایبەتێر لە دەبەری ڕاپەڕین یەک بەرنامەی سەرۆک باڵ کە بەراوردێکی 2003 لە بینی هەولێر و سلێمانی ئێستا لە چ دۆخێکدا هەولێر لە چ دۆخێکدا هیوادارم ئەو بەرنامەی گشتگیرتر بکات دەبەری ڕاپەڕین بە دەبەرەکانی تێر ئەو فەرق و جیاوازیە نەهێڵڕێ و کاگیوای شارڕێ بە شتێکی زۆر جوان کرد کە ئێمە هەر جەخت لە ناو شارەکان نەکەینەوە یعنی خزمەتگوزاری پێویستە بۆ ناوچە دوورە دەستەکان و ئەو سنوورانەی کە پیان دەگوترێت لانکەی شۆڕش و کە دڵنیام بخوانە خواستە هەر کارە ساتێکی نەخوادراو بێتەوە جارێکی تر ئێمە دەبێت سەر بەو لانکەی شۆڕشدا بکەینەوە جارێکی تر دەبێت لەوێ هەستینەوە بۆیە پێویستە ینی داواکاریەکەی من لە سەرۆک باڵی هەیە کە ئەو بەراوردەی لە بینی هەولێر و سلێمانی ئێستا وردە دەهەوێت تەوازونەکە ڕاستکاتەوە لە ناوچە دوورە دەستەکان و گوندەکانیشەوە بە هەمان شێوە بەتایبەتێر ئەوەی من بەبەسمە بناری قەندیل هەردوو بەڕێزیان کە وەک کارکتەرێکی سیاسی وەک لە حکومڕانیشدا خۆیان شارەزابوون و هەمووشمان دەزانین کە ئەو مێژووی شۆڕشی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان و شۆڕشەکانی پێشتریش لەکوێوە دەستی پێکردووە دەستی ئاوەدانی و خزمەتگوزاری بۆ ناوچە دوورە دەستەکان و بناری قەندیل و تێکڕاشە گوندەکانی تر بگوازێتەوە بۆیە داواکارم یعنی چۆن دەڵێ ئەو هەنگاوە کردداریانە کۆتا هەنگاو نەبێ و بگاتە دوا منزڵ دەستخۆش کاک باڵان پامەکان تا کورتکەنەوە سپاسدارەکەم فەرموو ببوورە سپاس کاکە زانایان یارەمیش بەنەوەی خۆم سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ڕاپەڕین و سەرجەم شەهیدانی ڕێگەرزگاری کوردستان دائەنەوێنم بەخراتی میوانە بەڕزەکانەکەم دیارە کە بین باس لە ڕاپەڕین کەین دەتوانین بڵێن بە کوتی پێناسەیەکی ڕاپەڕین کەین بڵێن ڕاپەڕین هەستانێکی گەورەی جەماوەری بوو بە هەموو چین و توێژەکانەوە بەڵام بەڕێبەراتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانین بڵێن ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساعەکەدا نەبایە ڕاپەڕین نەبوو یاخود ئەگەر بش باە ئەنجامی نەبوو ئەوە مێژووە سەلیمانی نووسکوان کە بین باس لە پێش ڕاپەڕینکەین کوردستان لە ئاستێکی سۆ خەرابدا بوو ڕژەمی بەعس کەوتۆ بە ئاگر و ئاسن سوتماکردنی کوردستان ئەنفال کیمیاباران شەڕی ئێران عێراق ڕاوەستا بوو هەموو هێز و قۆتی خۆی بۆ سەرکوتکردنی هێزی پێشمەرگەی کوردستان کرد بوو بۆیە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سنگیان کردە قەلغان و بەڕێبەراتی بە ڕێز مام جەلال کە ئەو کاتە لە ساڵی 90 بە ڕێز مام جەلال لە گەشتێکی دیبلۆماسیدا بوو بە دووربینی ئەو دەتوانم بڵێن هەستی کرد گۆڕانکارێک ناوچەکە بەڕێوەیە بۆی ئەوەی کەمە دەیبینین ڕەنگە ئەو کاتە کە مام جەلال ئەوەی کرد زۆر لە سەرۆکی حیزبەکانی ئەو کاتە ڕەنگە ئەویان بەخەوە نەزانی بگرە ڕەنگە ڕێگریش ببن ڕاپەڕین کرا بەڕێبەراتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بەداخەوە دەتوانم بڵێم ئەنجامەکەمان وەکو پێویست نەبوو دوای 33 ساڵ حکومڕانی کوردستان ئێستا بەداخەوە وەک ئەیبینین ڕۆڵەکانی شەیدەکان نەوەی شەیدەکانمان ڕەنگە ئەوە شتێکی واقعە بڵێن چۆن بڵێ پێویست خزمەت نەکراون یاخود ناکێشن بۆ ئەمڕۆ ئەمەش دەتوانین بڵێم هۆکار و سەبەب زۆرە ئەوەی من دەبینمەوە تەنها خۆشگوزەرانی ئەو هەرێمە و کوردستانە لە بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە ئەوە شتێک مجامەلە نییە باسی کەین مێژوو سەلماندوێتی بۆ نمونە کەوتمان یەکێتی نیشتیمانی کە ڕاپەڕین کرا یەکێتی نیشتیمانی کوردستان لە قیمەی هێز و دەسەڵاتدا بوو هێزی چەکداری ئەو کاتە کە کوردستانی کردبووە دۆزەق بۆ دژمنان ڕاستە هەموو چینی توێژەکان بوون بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارەکەت دارێکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گیانی خۆیان کردە سەردەست بۆ پاراستنی ئەو هەرێمە دەست خۆش بێ و دواتر با بینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە کورتی بێ سپاس بە کۆمەڵی قۆناغڵا تێپەڕی لەکوێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەهێزیدا بووێ ئەو هەرێمە ئەو میلەتە لە خۆشگوزەرانیدا بووە
بەڵام لەکوێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو قسەم بۆ چییە بۆ گەنجەکانە بۆ گەنجەکانی ئەو میلەتەیە بۆی بزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزبوونی بە قۆتبین تەنها بۆ یەکێتەکان نییە بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ میلەتەکەمانە بۆ هەرێمەکانمانە بۆ کورد و کوردستانە بۆ هەر چوار پارچەی کوردستانە بۆیە بەڵێ کاکدانە بەخۆران ببوورە آخر برادران ماون و دەبێ بێ مۆلای کاک لوقمان و کاکیوان ئەوش تاوەک ئەوش تاوەک ببوورە باش ببوورە بەخێراتنی هەردوو میوانی بەڕێز لە قسای مەڵبەندی 24 ڕاپەڕین و کاکیوە سەپەرشی ئیدارەی ڕاپەڕین لە یادی ڕاپەڕین نەمەزنەکەی گەلی کورد سەری ڕێز و نەوازش بۆ کەسوکاری شەهیدان و گوڵکۆی شەهیدان بەڕاستی ڕاپەڕین دەستکەوتێکی گەورە بوو بۆ گەلی کورد چونکە بەڕاستی هێزێکی دڕندەی وەکو ڕژێمی بەحسیان ڕاماڵی و دوجار سپاس بۆخوا حکوومەتێکی خۆجێیی وەکو کوردی هاتە جێگای وە تۆ دەتوانین بڵین بۆ ئومێد بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵام بەداخەوە بەپێی تێپەڕبوونی کات وەک پێویست کۆمەڵانی خەڵکی کوردستان خزمەت نەکراون لە سنوورەکەدا ڕاستە هەندێک پرۆژە و هەندێک شت کراوە لە سنوورەکەدا بەڵام دەکرێت بڵین ئەم سنوورە زیاتر ئاوری لێ بدرێتەوە چونکە بەڕاستی ئەم سنوورە هەر دەستپێکی ڕاپەڕین لەم سنوورە نەکراوە بەڵکو ئەم سنوورە شوێن و لانکەی شۆڕشی یەک لە دوایەکانی گەلی کورد بووە ئەمە لەلایەکی دیکەوە من وەکو گەنجێک وەکو خوێندکارێکی زانکۆی ڕاپەڕین دڵخۆشم و دەستخۆشی لە بڕیارەکانی جەنابی سەرۆک بافڵ دەکەم بۆ کۆمەڵێک پرۆژەکە لە سنوورەکە دەست پێکران و بەڕاستی ببوونە گرێکوێرە لە سنوورەکەدا بەڵام هێشتاش کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی سنوورەکە پێویستیان بۆیە کە ئاوری جدیان لێ بدرێتەوە چونکە بەڕاستی ئەم سنوورە بوو بە مۆمێک بۆ تەواوی ناوچەکان دیکەی کوردستان بە تایبەتی هەموو سنوورەکان تاوەکو کەرکووکی قودسی کوردستان بەداخەوە کە ئێمە یادی ڕاپەڕین نامەزنەکەی گەلی کورد دەکەینەوە بە کچکاڵی یادەکە دەکەینەوە چونکە بەڕاستی دەبوایە لە یادی ڕاپەڕیندا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەگەرمی ئەم یادێک کردباوە لەم سنوورەش کۆمەڵێک وعدی کۆمەڵێک پرۆژەی گرنگی دابە چونکە بەڕاستی پێویست بوو زیاتر خزمەتی ئەم سنوورە بکرێت بۆیە دەکرێت بڵین ڕاپەڕین لەم سنوورە دەستی پێکرد تەواوی ناوچەکانی گرتەوە بەڵام وەک پێویست ئەم سنوورە ئاوری لێ نەدراوەتەوە بەڵام جەنابی کاک بافڵ سەرۆک بافڵ کە بڕیارەکانی داوە کە کۆمەڵێک پرۆژە بکرێت لە سنوورەکەدا جێگای دەستخۆشیە و جێگای دڵخۆشیە دەستخۆش هەواڵانی تر فەرموو بایکە بگوازنەوە بە دوا بەس ئەگەر ئێوە هەستنە سەر پێ سوپاسانەکەی بگەێنە چاقڕنەی کەیش نیشەشی سێ فەرموو ئەگەر هەستە سەر پێ سوپاسەکە بەگەر بتوانی سپاس ئێوارەتان باش ئێوارەی بەڕێستان خێراتتان دەکەم بەخێر بن سپاس هەردوو بەڕێزم لوقمان و مای کە دێک تۆز زیکە بۆی دەنگت بە باشی بگات هیوای سەرکەوتنیان بۆی دەخوازم هیوای سەرکەوتنی بۆ جەناتان زۆر سپاس بە مناسبەتی پێنجی سێوە پێشەشی سەری ڕێز و وەزە وەفا بۆ شەهیدانی ڕاپەڕین و سەرجەم شەهیدانی شۆڕشی نوێی گەلەکەماندا دەنەوێنین و هیوادارم بۆنەیەوە زیاتر و زیاتریش ئاور لە دەبەری ڕاپەڕین بدرێتەوە هەروەکو زانیمان کە لە بواری پرۆژەدا بە حەقەت بە دەردی برای بەڕێزم کاک لوقمانوتی ناڵێن کراوە بەڵام لە ئاستی تموعی خەڵکی دەبەری ڕاپەڕیندا نییە هەروەکو زانیشمان پارساڵ لە یادی ڕاپەڕیندا جەنابی سەرۆک باڤڵ هاتە ئێرە خۆی بۆ خۆی وتی ڕازین لە مۆزعە بەسەراحەت خەڵکەکە هەمووی وتی ناڕازین لەبەرەوەی ئاوڕێکی وە ئەو تۆ لە دەبەری ڕاپەڕین نەدراوەتەوە کە مای دڵخۆشی بێ بۆوە ناڵم نەکراوە بەڵام لە ئەستی تموعی دەبەری ڕاپەڕین و ئەو شەهیدانەی کە لە دەبەری ڕاپەڕین دراون لە پێناو هێنانەدی ئاوات و ئامانجەکانی ئەوەیدا نەبووە بەسەراحەت لە بواری کەرتی تەندروستیدا داوا دەکەم یعنی ئێستاش خەڵکی دەبەری ڕاپەڕین بە گشتی هەموو ئاوات و ئامانجێکیان لەسەر جەنابی سەرۆک باڤڵ هەڵچنیوە یعنی هیوادارین ئاوڕێکی جددی و جددیتریش لێمان بداتەوە لە دەبەری ڕاپەڕین بۆیە دەڵێم بە تایبەتی لە بواری تەندروستیدا من بڵێم بواری تەندروستیمان ناڵێم نیمانە بەڵام بەو شێوەی نییە کە لە تموعی خەڵکی دەبەری ڕاپەڕیندا بێت نەخۆشخانەکانمان وەکو پێویست نین بە تایبەتی وەلەو برای بەڕێزم مامۆستا و باسی کرد
ئەو نەخۆشخانەی 400 قەڵەوێرەیە کە ئێستا 292 هەروە ڕۆیشتووە من ژێکم 192 هیوادارم ئەوە ببێتە دەست پێشخەریەکی زیاتر و زیاتر بۆ دەبەری ڕاپەڕین داوا لە جەنابی سەرۆک باڤڵ دەکەم ینی خەڵکی دەبەری ڕاپەڕین بە تایبەتی و کوردستان بە گشتی ومێدیان لەسەر هەڵچنیوە لەسەر جەنابی سەرۆک باڤڵ هیوادارم ئاوڕێکی جددی بداتەوە وەلەو هەواڵی بەڕێز کاک لوقمان خوا هەڵناگرێت لەسەر خەتە من شایدی بۆ ئەوەی دەدەم لەگەڵ جەنابی سەرۆک باڤڵ هەرچی لە دەستیان بێت درێغی ناکەن بۆ دەبەری ڕاپەڕین هیوای سەرکەوتنتان بۆ سەرکەوتوبی لە یادی ڕاپەڕی نەمەزنەکەی بەهاری 93دا سەری ڕێز و نەوازر لە بەردەم گڵکۆی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان خصوصن شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم ڕۆژەدا گیانی خۆیان بەخت کرد لە پێناوی ئازادی بۆ ئەوەی ئێمەمانان بتوانین لە ڕۆژی وەکو ئەمڕۆدا بتوانین بە پێوە و بە دەنگی دلێری ئەوانەوە قسە بکەین ئەگەر باز لە ڕاپەڕین بکەین دیارە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاپەڕین و چەرخانێکی مێژووی عەقڵانی بوو لە سەردەمێکدا کە ڕژێمی بەحث ڕژێمێک بوو بە تەواوی چەک و تەقەمەنیە پێشکەوتەکانی ئەو کات هێرشی دەکردە سەنگەرەکانی هێزی پێشمەرگی کوردستان بیر و بیرکردنەوە و داڕشتنی بەرنامەی ڕاپەڕین هەر لە ئەدای کاری یەکێتی نیشتیمانی کوردستان جوانە بۆیە پیرۆز بێ ڕۆژی ڕاپەڕین ئەگەر باز لە دەستکەوت و لە کەموکڕیەکانی ڕاپەڕین بکەین لەم دەڤەرەدا دیارە ئەوە نییە بڵین لەو دەڤەرەدا هیچ خزمەت گوزاریەک بە دەڤەری ڕاپەڕین نەکراوە هەر خۆی ئێستا ڕێخستنی ئەو بەرنامەیە لە نێو زانکۆی ڕاپەڕیندا یەکێکە لە دەستکەوتەکانی ڕاپەڕین ینی کۆمەڵێک پرۆژەی جوان و جەوهەردار لە سنووری ئیداری ڕاپەڕیندا کراوەتەوە بەڵام لە جێگای تەموعی خەڵکی ڕاپەڕیندانیە چونکە خەڵکی ڕاپەڕین خەڵکێک بۆ بە درێژایی مێژووی شاخ و شاری یعنی بێسڵکردنەوە و بێ کۆڵدان و کۆڵدانانیان بۆ خەباتی ڕزگاری سەرتاسەری هەرێمی کوردستان و هەرچا پارتی کوردستان خزمەتیان کردو خوێنیان داوە ئەگەر تەماشا بکەین ینی ئێستا بنمونە من فەرمانبەرێکم لە کەرتی تەندروستی ینی لە ڕووی تەندروستیەوە ینی ناوچەکەمان لە بەرەو پێشتونێکی قیممەدانیە تەماشا دەکەی تا ئێستا لە سنوورەکەی ئێمەدا سنتەری بژانەوەی دڵمان نییە ینی تەماشا دەکەی لە نەخۆشخانەی 291 قەڵەوێرێکە کە کاکیوە باسی کرد ینی دەستکەوتێکی مێژووی دەبێت بۆ دەڤەری ڕاپەڕین نەگەرم نەخۆشخانەیە بکرێتەوە بچێتەوە باری جێبەجێکردن و یشەکانی تەواو بکرێ قۆناغەکانی داهاتوو ببینین ئەمە وەکو تەواوی چون و توێژەکانی خەڵکی ڕاپەڕین دەستخۆشی لە تەواوی ئەو بڕیاران دەکەن کە لەلایەن کاک باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و دڵخۆشین بەو جۆرە بڕیارانە چونکە دوجار ئەوەی کە دەبێتە دەستکەوت بۆ خەڵکی دەڤەڕی ڕاپەڕین و مای دڵخۆشیە ئەوە کە بتوانێت ئەو پرۆژە چاق بەستوانێک کە لە سنوورەکەداهان بەڕووی خەڵکی لەڤەری ماندووی ڕاپەڕیندا بکرێتەوە دەستخۆشی لێوەش و لە تەواوی برادران عەشیرە دوو قسان ناکەی بۆڵێ دەستخۆش کاک لوقمان کاکی وا ببورن بەڵام پێم خۆش بۆ بەڕێزانە قسە بکەن ئەوەی کە دەستنیشان کرا ئومێدێکی گەورە بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پرسراوانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەمە ئەگەر بەردیوێکی دا مەدحوسە نابێ بە دیوێکی دا بەرپرسیارەتێکی قورس دەکەوتە سەر شانتان لەبەرەوەی ڕەنگە ئێستا ئەو بەڕێزانە لێرن بەڵام سەدان و هەزارانی تریش هەر ئەمان خواست و هیوان بە ئێوە بێ ئەمە تاچەند لە مدەتێکی تردا لە پلان و بەرنامەکانی دەر ئەو جوڵانە خێراتر دەکرێن بۆی خەڵک زیاتر و باشتر هەستی پێ بکە بەڵامە سپاس بۆ بەشدار بووان بەرپرسیارەتی ئەو دەبەرە هەم شەرەفێکی گەورەیە و هەم ئەرکێکی ئەمان خاتە بەردەم بەرپرسیارەتی و ئەرکێکی قڕسکە بێت زیاتر خۆمان هیلاک و ماندوو بکەین خۆشبەختانە لێک تێگەیشتنی زۆر باش و هەماهەنگی و هاوکاری زۆر باش لە نێوان حیزب و دامەزگەکانی حکوومەتەیە بۆی هەردوو لامان هاوکار و هەماهەنگیەک بین بۆەوەی هەنگاوەکانی داهاتوان بە ئاراستەیکردنەوەی کۆمەڵە گرێچوێرەی تر بێت و هەنگاو بنێ بەڵام ڕاستیەکێ منەمەیە لێرە ئیشارەتی پێ بدەم بەشێک لە بەڕێزان گلێن لە حکوومەت کرد بە حکمی ئەزمموی 4 ساڵی ڕابردوون پەرلەمانی کوردستان و بە حکمەوەی سەرۆکی لیژنەی شارەوانی بووم لە پەرلەمانی کوردستان زۆرێک شارەزایی و ئەزممومان لەو بارەیەوە هەیە بەداخەوە خۆی مەفروزە لە هەرێمی کوردستان داهات لە هەر شوێنێک بێت سەرچاوەکەی هەرچیەک بێت لێک خەزێنەکۆ بکرێتەوە بە یەکسانیش دابەش بکرێت بەسەر شار و شارۆچکەکاندا حەزەکەم بەرچاوی بەڕێزان و بینەرانی خۆشەویستیش ڕوون بێ کە داهات لەو سنوورە چییە مەرزی چێلێ مەرزێکی
داهاتێکی زۆر سنوورداری تێدا هەیە کە بەشی زۆری بۆ موچە بە زۆری زۆردار پێکەوە و ئەوەی کە هەیە داهاتی کارەبا و باج و دەرامەتی ناوخۆیە کە خۆتان ئەزانن دۆخی فەرمانبەران و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان لە چ دۆخێکدایە هیچ پارەیەک بۆ پرۆژەی تایبەت لێرە تەرخان ناکرێت من ئەمەوێت گلەی لە دوو بەڕێز بکەم کە دوو وەزیری سنووری ئیدارەی سلێمانین کەویان بەڕێز وەزیری دارایی و ئابووریە کە بەداخەوە لەمان سەرەتای مان جدوو دەسەڵاتەکانی بانقی هەرێمی لە سلێمانی سنووردار کردو و لە قالبیداوە کۆی دەسەڵاتەکانی ژێڕاوەتۆ لای خۆی ئەوەی تریشان بەڕێز وەزیری ئاوادانکردنەوەیە کە بڕیار لەسەر هەر پرۆژەیەکە دەن هیچ پارە و ئیمکانێتێکی بۆ تەرخان ناکەن بەڵکو تەنها بڕیاردانێکە و ئەبێ داهات لە سنوورەکە لەسەر داهاتی ناوخۆی سنوورەکە دابین بکرێت خۆشتان نەزانن داهات لە سنووری پارێزگای سلێمانی تەنها مامەڵەی ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئێمەتان کە دەواازەمان کۆماری ئیسلامی ئێرانە کە لە ئاستی پێویستدا داهات لەم سنوورە نییە کۆی داهاتی مانگانە لە 6 ملیار بۆ 100 میلیارد دینارە لە سنووری پارێزگای سلێمانی کە بەشێکی زۆری بۆ موچە ئەڕوا بەشێکی بۆ خەرجی دام و دەستگاکانی حکوومەت و هێزی پێشمەرگە ئەڕوا شتێکی وا نامێنێتەوە بۆ پرۆژە بێ ئەمە ناچارین بیر لە پرۆژەی بیر لە هەنگاوی بەدیل بکرێتەوە لە پێناوی دابینکردنی پرۆژە بۆیە من خوازیاری ئەوە بووم کە لە یادی ڕاپەڕیندا یعنی ئەوە شەوای کردو لە یادی ڕاپەڕیندا کە بەڕێز وەزیری دارایی و ئابووری خۆی یەکێک بووە لە پێشمەرگە دێرین ولانە بڕاوەکان یەکێک بووە لە سەرکردەکانی شاخ ئەبوایە دەست و دیاری بۆ یادی ڕاپەڕین بۆ دەڤەری ڕاپەڕین بۆ قەڵازەی لانکەی شۆڕش بۆ ڕانیەی دەواازەی ڕاپەڕین بۆ چوار قڕنەی خەبات و تێکۆشان و کلیلی دەواازەی ڕاپەڕین بۆ حاجی ئاوا بۆ ناوچەی خۆشناوەتی کە کاکیوە ئاماژەی پێکرد کە تاکە جادەیەکی هەیە کە بۆتە گرێچوێریەکی زۆر گەورە کە ئێمە لە هەوڵداینە لەگەڵ بەڕێز جەنابی کاقوبات بە هەر شێوازێک کەبی جۆرێک داهاتێک پیا بکرێ بۆی هەنگاوی کردارەکی لە مسنونەشدا بندرێ بۆ هەموو ئەو ناوچانە بۆ بەری مەرگە بۆ ناوچەی ئەوەی کاک علی باسی بنارەکانی تر بۆ دۆڵی شاورێ بۆ هەموو ئەو سنوورانە بۆ گوندەکان کەلانەی پێشمەرگە بووە ئەوە دەست و دیاری مەبلەگێک پارە با کە لە دەسەڵاتەکانی بەڕێز وەزیری داراییە بەڵام بەداخەوە تەنها فەرمان دەرەکرێت بۆکردنی پرۆژە بەبێ ئەوەی داهاتی بۆ دەرخان بکرێت لە ئێستادا خۆت ئاماژەت پێدا سەرۆک بافڵ دەستی داوەتە هەنگاوێک بۆ ڕاستکردنەوەی ئەو خواریانە خوار و خێچی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم هەنگاوە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەم هەنگاوە لە بەرژەوەندی بەهێزکردنی پایەکانی حکومڕانی و قوارەی سیاسی لە هەرێمی کوردستان ئەم هەنگاوە جێڕانەوەی سنگ و قورسایی کووردە بۆ بەغدای پایتەختی بڕیاری سیاسی لە عێراق بۆ بەهێزکردنی ڕۆڵی کورد لە وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی جیهانیشدا هاوڵاتیان دڵنیاکەین کە ئەم هەنگاوە بەردەوام بێ هەموو لاوان دەست لە ناو دەست ئێمەش بەشبعاڵی خۆمان لە دەڤەری ڕاپەڕین خۆمان بە پرسە زانین بەرامبەر بە داوا و داخوازی هاوڵاتیان هەموو جوودێکەکەین شەو ڕۆژە خەینە سەریەک لەگەڵ برای بەڕێزم کاکیوە لەگەڵ قایمقام و دام و دەستگا ئیداریەکانی ئێرە چونکە بیرمان نەچێ ئیداراتی ئێرەت بە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان نییە قایمقامی قەڵازێ لە برادرانی گۆڕانە نۆ پۆست لە ئیدارە ڕاپەڕین لە پۆستە ئەساسیەکان لە برادرانی بزوتنەوەی گۆڕانە کە ئەمە دیسان وەزیری دارایی وەزیری ئاوادانکردنەوە ئەخاتە بەردەم بەرپرسیارەتیەکی گەورە کە ناکرێت بە تەنها فەرمان لەسەر کاغەز دەکەن بەڵکو ئەبێ پارەش بۆ دابینکردنی بۆ پرۆژەکان دابینکەن بۆیە ئەمە داواکاریەکی هاوڵاتیانە من ئەمەوێت لێرەوە بیانگەینمە کە ئەبێ ڕۆڵی زیاتر بژێڕن ئەوەی کە پەیوەندیدارە بە ئێمەمانانەوە دڵنیاتانەکەینەوە کە ئێمە خۆمان بە خزمەتکارێکی بچووکی هاوڵاتیانی دەڤەری خۆشەویستی ڕاپەڕی نەزانین چونکە ئەم دەڤەرە خۆشەویستەکەمان شایستەی ئەوەیە کە زیاتر و زیاتر خزمەت بکرێت و گەشتبینین بە هەنگاوەکانی سەرۆک بافڵ گەشتبینین بە دڵسۆزی و پشتیوانی بەڕێز جەنابی کاقوبات تاڵەبانی بۆ دەڤەرەکەمان پێمان وایە ئاسۆڕوونە هەنگاوەکانی زۆر خەڵک زیاتر ئەمە زۆر وعدراوە تەنها لە دروشم و نزیک بوونەوە لە بانگەشەی انتخاباتیان بەڕاستی بەرنامەیەکی کردارە شتان هەیە ئەم بابەتە تەسەوڕ ئەەکەم دووسێ مانگە ئێمە بە بەردەوام لەگەڵ کاکیوە لەگەڵ جەنابی قایمقام لەگەڵ برادرانی تر لانی بەیەکەوە لە هەماهەنگی داینە ئەمە بەرەنجامی چەند مانجێکی هەوڵ و کۆششەکانمانە ئەمە پەیوەندی بە بانگەشەی هەڵبژاردنەوە نییە چونکە پرۆسی هەڵبژاردن 4 ساڵ جارێک دووبارە ئەبێتەوە هەڵبژاردن بکرێت یان نەکرێت دۆخی سیاسی و هەرێمی کوردستان ئێمە ئەزانین بکریان نەکرێت ئەرچی خزمەتگوزاری و پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ دەڤەری خۆشەویستی ڕاپەڕین بە ئەرکێکی لە پێشنی خۆمان ئەزانین ئەم بابەتە پەیوەندی بە هەڵبژاردن وێنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش بڕە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دێتە پێشێ بۆیە ئەمە پرۆسەیەکی بەردەوامە ومەدەوارین لاست ئەم بەرپرسیارەتی و مەسئولیەتەدا بین و داوای پشتیوانیش لە هەموو هاوڵاتیانی خۆشەویستی دەڤەرەکەمانەکەین و داواکەین کە ئەم دەڤەرە خۆشەویستە زیاتر
ئاوری لێ بدرێتەوە. سپاس کاکیوە ئەوەی کە لە کۆی گشتی تێگەیشتم مەسلەی خەستەخانەکە مەسلەی ڕێگەی هیزۆب دوکان هەرچەندە سنووریدارێ ڕاپەڕی نییە بەڵام ڕێگەی بالیسان دیسان هەر ڕێگەی سەربادارێ ڕاپەڕی نییە واروەها دووسایدی دەربەن ژاراوە و شەستی قەڵاتزێەوە دەواازەی قەڵاتزێ هەموو ئەوانە کۆمەڵێک پرۆژەی ترن چ هەنگاوێک هەیە بۆ توانرێ وە گەڕخستنەوەیەک بکرێ لەوانەیە مامۆستازانە دیارە کارلخمان باسی بێشێک لە گرفتەکان کرد کە نەبوونی و سیولەی نەقدی گرفتێکی گەورەیە هەموو ئەو پرۆژانی کە جەنابەت ناوت هێنان لە کاریان تێدا کراوە بە شێوەیەکی بەردەوام لە هەوڵداین بۆ ئەوی بتوانین لە زووترین دەرفەتدا بکەونە خزمەتی هاوڵاتیان. دیارە ئەوەش بەپێی دۆخی هەرێمی کوردستانە دۆخی ئابووری هەرێمی کوردستانە قۆناغ بە قۆناغ دیارە لە 2014 بەشێکی زۆری پرۆژە خزمەتگوزاریەکانی ئەو دەڤەرەوەستان. خۆشبەختانە ئەو کات دۆخی دارایی هەرێمی کوردستان تۆزێک باش بوو بە بڕیاری بەرز کاقوبا تاڵەبانی ئەو کات مەبلەغێکی باشی پارەی نەختینە بۆ پرۆژەکانی سنووری ئیدارە ڕاپەڕین تەرخان کراوە یەکێک لەو پرۆژانی کە لەو کاتەدا توانیمان تەواوی کەین دووسایدی چوار قڕنە هیزۆب کە قۆناغی یەکەمی دەکەوێتە سنووری ڕاپەڕین ئەو کات کاری ئەو پرۆژەیە تەواو بوو کە لە 95 کارەکانی تەواو بوو لە ساڵی 2021 جارێکی تر بەهۆی دروستبوونی دۆخی دارایی و سیاسەتی تازای حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکان سەرجەمیان وەستانەوە ئەو پرۆژەیەکێک بوو لە پرۆژە وەستاوەکان کە نەمانتوانی ئەو سەدا پێنجەی کەماوە تەواوی کەین و بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەتین بۆ تەواوکردنی بەڵام لەگەڵ ئەوەشدا پرۆژەی استراتیجی گەورە لە دەڤەرەدا جێبەجێکراون بکە لە هەموو لایەکمان دەزانی لە 2 ساڵی ڕابردوو خودی بەڕێز کاقوبا تاڵەبانی هاسەردانی ڕاپەڕینی کرد دانانی بەردی بناغەی پرۆژەی هێڵی پەستان بەرزی 132 کV لە بازیانەوە بۆ ڕانیە کە گوژمەی 33 ملیۆن دیناری تێچووە کە پرۆژەیەکی استراتیجی گرینگە کە لە ڕووی ژێرخانی کارەباوە تا 20 بۆ 30 ساڵی داهاتوو لە سنووری ڕاپەڕین گرفتی گواستنەوەی کارەبا نابێ بۆ ئەو دەڤەرە. خەڵک لەوانەیە بڵێ کاکە ینی ئەو قسەیە دەکەی کە پرۆژەیەکی گرنگی کارەبای خۆ کارەبا هەر 4 ساعت و 5 ساعت هەیە چ کاریگەری لەسەر ئەو دۆخی کارەبای لە ڕاپەڕین دروست کردو. دیارە پێدانی کاژمێرەکانی کارەبا لە هەرێمی کوردستان ئەویش لە مەرکەزیە بەشێک لەوانەیە نەعەدالەتی تێدا هەبێ قسەمان لەسەری هەبێ سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین بەیەکەوەی گەرمیان دۆخێکی تری هەیە هەولێر دۆخێکە دۆخێکی ترە زستانان لێرەش جۆرێکە لە هاوینان لە شوێنانەی کە گەرمن جۆرێکی ترە بۆیەوە بە شێوەیەکی بەردەوام مناقەشە و گفتوگۆ هەیە و خودی کاقوبا تاڵەبانی لەگەڵ وەزارەتی کارەبا و لایەنە پەیوەندیدارەکان لەسەر هێڵە بۆی عەدالەتیش لە پێدانی کارەبا زیاتر بێت نەخێر بەڵام ئەوە وەکو ژێرخانێکی کارەبا هاوڵاتیانی خۆشەویستی دەڤەری پشدەر و بەتایبەتی شاری قەڵاتزێ دەزانن لە پێش پێهێنانی ئەو هێڵی کارەبایە هیچ ماڵێک لە قەڵاتزێ نەبوو کە ڤۆڵتاجی نەبێ بۆی بتوانێت ئامێرەکانی کارەبای ئیش پێ بکە ئەو بۆتە هۆکاری بەرزبوونەوەی ڤۆڵتی کارەبا. ئەو منطقەیە ئەگەر ئەوەی کە باسی دەرفەتی کار و دروستکردنی پرۆژەی وەبەرهێنان و بەڵێ باز لەوە دەکرێت ئەگەر کارەبای کوردستان لە هەموو کوردستان 24 ساعتی بە لەبەرەوەی ئەو هێڵی پێشتر کە لە سنوورەکەدا هەبوو لە 170 بۆ 180 مێگاوات کارەبا زیاتر نەی دەتوانی بگوازێتەوە ئێستا ئێمە توانامان هەیە 450 مێگاوات کارەبا بوو ئەو دەڤەرە بگوازینەوە لە کاتی هەبوونی کار سەرچاوەیەکی کارەبای باش ئەوەی کە باسی دەکەم بۆی پەیامەکە وەکو خۆی بگات ئامادەن بەڵام بەڵێ پرۆژەی پردی دەربەند کە پرۆژەیەکی استراتیجی گرینگە ینی خەڵک لەوانەیە بڵ کاکە پردێکە بۆ پردێکی تر دروستکرا ئێمە ڕۆژانە من دەزانم بە چتر سلەرزێک بە تایبەتی لە وەرزی دروێنە کە خەڵکی بەری مەرگا ویستویانە بەروبوومەکانی خۆیان بگوازنەوە چمە ترسیەکە بۆ لە هەر ڕۆژێکدا ئەو پردە بڕوخێ پردەکۆنەکەی کە ئێستا هەیە و کارەساتی گەورە بخۆڵقێنێ بەڕاستی و لەگەڵیدا کۆمەڵک پرۆژەی تر دەستمان پێ کردووە لە شاستەکەی قەڵاتزێ لە هەڵشۆ لە چوار قورنا لە ژاراوە لە سەنگەسەر لە هەموو شوێنەکان بە شێوەیەکی گشتی پرۆژە هەیە و لەگەڵ داواکردن بۆ کردنەوەی ئەو گرێ کوێرانەی کە لە ڕانیەدا هەبووە و داوا لە خودی کاقوبات کراوە و خۆشی بەڕێبەرایەتی گشتی بانکی هەرێمی لە سلێمانی ڕاستپاردووە کە پارەی پێویست پەیداکە تەرخانکە دابینکە بۆ ئەو پرۆژانە بەڵام ئێمە لەوانەیە لە ڕابردوودا دەستکراوەتر بوو بین بۆ جوڵە لە پرۆژەکانماندا بەڵام ئێستا کە
بەڕێوەبەری گشتی بانکی هەرێم لە سلێمانی دەسەڵاتی پێدانی بۆ هەر ئیشێک لە 20 میلیۆن دینار زیاتر نییە 20 میلیۆن دینار بۆ تەواوکردنی بۆ قیرکردنی شەستی قەڵاتزێ بەڕاستی مەبلەغ نییە منەگەر ینی وەزیری دارایی ئەمە کارەساتێکە خۆ زانی کاک زانێت بە مجاملە ناڕە خەڵک ئەوە دەکات کاک زانە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێک هاتووە لە کابینەینەوە لەسەر ئەساسی لێگەشتێکی سیاسی لە نێوان سێ لایەنی سیاسی پێکەنەری سەرەکی وەکو سێ لایەنی پسەرێکی کە تورکمان و کریسیان و خەڵکی تریش لە ناو حکوومەتدا هەیە ڕاستی یەکلاکردنەوەی ئەو بابەتانە لەوانەیە من نتوانم لێرە بڵم ئەو وەزیرە بۆ وا دەکا فلان وەزیر بۆ وا ڕۆشت ئەوە وا ڕۆشت ئەوە مەبەستم حزبە مەبەستم بۆیە ینی بەڵام ئەوە گرفت و ئاستەنگە ئەگە نەزاندرابێ پێویستە بزاندرێ مامەستا زانە ئێمە لە 2 ساڵی ڕابردوو گەورەترین گرفت لە سنووری ڕاپەڕین و دەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی لەو زۆنەش گرفتی فرێدانی خۆڵ و خاشاکمان هەبووە نەک لە 2 ساڵی ڕابردوو چەند ڕۆژ بەر لە ئێستا گرفتی فرێدانی خۆڵ و خاشاکمان هەبووە تا پەیوەندی بە مەکتەبی سەرۆک بافڵەوە کراوە تا لەگەڵ ئیدارەی گشتی قسە کراوە 2 ساڵە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئیدارەی گشتی سیولەی نەقدی بۆ کۆمپانیاکانی پاکردنەوەی ئەو زۆنە بە شێوەیەکی گشتی دابین دەکات ئەگەر نا ئەوڕۆ لەبری ئەوەی باسی پرۆژە بکەین دەبوو باسمان لەوە کردبا چۆن چارەسەری خۆڵ و خاشاک و فرێدانی خۆڵ و خاشاک بکەین لەبەرەوەی شارەکانمان کۆڵانەکانمان گەڕەکانمان بۆ گەنیان کرد بۆیە ئاستەنگەکان زۆرن ئەوە نیە ئێمە دەستەوەستان دانیشتوین و بێ هەوڵین ئاستەنگەکان زۆرن قسەی کۆتایی من ئەوەیە ئێمە لەگەڵ کەرتە گشتێکە کە کەرتی حکوومەتە دەتوانین لەوانەیە ساڵانە توانیمان 200 300 500 هزار هەلیکار لە ڕێی کەرتی حکومیەوە لە ڕێی فەرمانبەری گرێبەستەوە بۆ گەنجەکانی ئەو دەڤەرە دابین بکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا بە شێوەیەکی بەردەوام بوو بە تایبەتی لە دوای کۆبوونەوەی 14 ساڵی 2023 کە خودی کاقوبا تاڵەبانی سەرپەرشتی کۆبوونەوەیکی تایبەتی کرد بە دەڤەری ڕاپەڕین لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان بە مەبەستی گەشەپێدانی کەرتی تایبەتی بواری وەبەرهێنان لەو دەڤەرە و بە شێوەیەکی بەردەوام خۆی سەرپەرشتی دەکا و لە ئایندەیەکی دیارە ئێستا کۆمەڵک پرۆژەی زۆر باش کەوتونەتە بواری جێبەجێکردن و لە ئایندەیەکی نزیکدا کۆمەڵک پرۆژەی تر کە دەرفەتی کاری باش و گەشەپێدانی باش بۆ ئەو سنوورە دروست دەکات و ئەوەشمان بیر نەچێ هەنی ئێمە زاکرێمان زۆر کورد نەبێ ساڵی ڕابردوو هەر لە یادی ڕاپەڕیندا دەستکەوتی خودی کاقوبا تاڵەبانی بوو کە بەڕاستی بە تەحەداوە بەرزی چێلەی کردەوەی کە هاتوچۆی گەشتیاری تێدا هەبێ ئەوە بۆ دروستکردنی دەرفەتی کار بووە بۆ گەشەسەندنی ئابووری ئەو منطقەیە بووە و تەنها لە ساڵی ڕابردوودا بە چەندان پرۆژە لە مەرزی چێلە جێبەجێکراوە بۆی مەرزی چێلە ببێ بە مەرزێک کە جێگەی شایستەی خەڵکی ڕاپەڕین و ئەو گەشتیارانەش بێکە لەو مەرزەوە هاتوچۆ دەکەن و بە دڵنیاییەوە پلانی زۆر باش لە ڕووی ئابووری لە ڕووی دەرفەتی کار بۆ ئەو دەڤەرە هەیە و بەس پێویستی بە هاوکاری و پشتیوانی و دامی هەمولایەکەیە هەموو شتێکیش بە یەکتیمی دەکرێت خۆشبەختانە ئێستا حزب و حکوومەت لێرە یەکتی من بە یەک ئامانج کە خزمەتکردنی خەڵکە و لە سەروی خۆشمانەوە ڕاستپێردراوین کە بە یەکتیمی خزمەتی خەڵک بکەین ئەگەر نا لێمان قوبڵ ناکرێت و ئەو یەکتیمیە کە لەناو حکوومەت و بەرپرسانی دەڤەری ڕاپەڕینیشدا هەیە ئەمە بەیەکەوە هەمومان یەکتیمین کارمان کردو بۆ ئەوی بتوانین خزمەتێکی بچووکیش بێت خەڵکی دەڤەرەکەمان بکەین. سپاس دەکەم دوا پەیامی کاک لوقمان. وڵات دوا پەیامی ئێمە وێڕایەوەی جارێکی تر پیرۆزبایی ئەم یادەمەزنە ئەەکەین و خوازیارین کە بتوانین لە ئایندەیەکی نزیکدا هەنگاو بنێن بەرە و پێشکەشکردنی چەند خزمەت گوزاریەکی زیاتر بەم دەبەرە و ئەم دەبەرە شایستەی زیاتر ئاوڕ لێدانەوەیە و هاوڵاتیانی خۆشەویستی دەبەری ڕاپەڕین دڵنیا ئەکەینەوە کە خودی جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی لە نزیکەوە چاودێری ئاستی خزمەت گوزاری ئەم دەبەرەکە و ئەتوانم بڵێن بە بەردەوامی جەنابی کاقوبات خۆی لەسەر هێڵی پەیوەندیە لەگەڵ ئێمەمانان و ڕامانەسپێرێ و لە هەنگاوەکانمان ئاگادارن و ئێمە تەکی دەکەمەوە کە دەست لە ناودەست وەکو یەک تیم کارەکەین بۆ ئەوی هەوڵ بدەین لە ئاستی دا و داخوازیەکانی خەڵکی خۆشەویستی دەبەری ڕاپەڕین بین و ئومێد دەکەین لە ساڵی داهاتوودا کە یادی ڕاپەڕینەکەینەوە بین گفتوگۆ بکەین و دڵخۆش بین بە جێبەجێکردنی هەنگاوی چەند پرۆژەیەکی گرنگی استراتیجی لەم دەبەرە و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز لوقمان وەردی لە پرسای مەڵبەندی 24 ڕاپەڕین سپاس بۆ بەڕێز سیواقەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین سپاس بۆ ئێوەی ئازیز کە بەشداری بەرنامەکەمان بوو. بینەرانی خۆشەویست جارێکی تر بە ناوی ستافی بەرنامەی پانۆراما و دەستگای میدیایی کورسات پیرۆزبایی لە دەڤەری ڕاپەڕین و هەموو خەڵکی کوردستانەکەین سبەینێ زانکۆی ڕاپەڕین لە زانکۆی ڕاپەڕین کەرنەڤاڵ و فیستیڤاڵی ڕاپەڕینیان هەیە و بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەرنامە و تەواوی ئەو چالاکیانەی کە لە
فیستیڤالەکەیە لە ڕێگەی هەردوو شاشەی کورسات و کورسات نیوزەوە پێشکەشی ئێوە ئەکرێ و دووبارە بە هیوای ئەوەین کە ئێمە لە ساڵانی ڕابردوو لە داهاتوو و لە بەرنمەکانی داهاتوو لەسەر گەشەسەندن لەسەر کەمبوونەوەی کۆچی گەنجان لەسەر خزمەتگوزاری زیاتر و لەسەر ئەو بڕیارانەی کە لەسەرەوە بە وردی متابعە دەکرێت بۆ خزمەتکردنی ئەو دەڤەرە گفتوگۆ بکەین. بەرنامەی پانۆڕامامان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.